ڕۆژنامەی شەرق لەوسەد بڵاوی کردەوە فەرماندەی سوپای پاسدارانی ئێران دۆسیە عێراقی لە قاسم سلەیمانی وەرگرتووەتەوە حسێن هەمەدانی ڕاستپاردووە بۆ سەرپەرشتیکردنی ئەو دۆسیەیە. داعش بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکانی دوێنەی شاری هەولێر و کەرکووک ڕاگەیاند. پێشمەرگە ناحەیەی قەراجی کۆنتڕۆڵ کردە و لە جەلەولا و مەخموریش بۆی تەقینەوەی بۆمبی چێندراوە 6 پێشمەرگە بوونە قوربانی و چەند پێشمەرگەیەکیش بریندار بوون. بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق سوننەکان داواکاریەکیش لە خاڵیان خستە بەردەم هاوپەیمانی شیعەکان و دەوڵەتی یاساش ئەو داواکاریانە باستنگ وەسف دەکات. شەوتان باش بەڕێزان من پەریتان ڕاستەوخۆ لەگەڵتانین بینەرمان بن. چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە هەیە کە کۆماری ئیسلامی بەرپرسی دۆسیە عێراقی لە قاسم سلەیمانی وەرگرتووەتەوە و بەپێی زانیاریەکان دۆسیەکەی سپاردووە بە حسێن هەمەدانی. لە یەکێک لە وتارەکانی ڕۆژنامەی شەرق لەوسەددا نووسەری وتارەکان ماژی بۆ کردووە فەرماندەی سوپای پاسدارانی ئێران ڕاگەیاندووە لە مەودوع حسێن هەمەدانی دۆسیەی عێراقی پێدەستپێرێت لە جێگەی قاسم سلەیمانی. مستەفا فاحەز نووسیوێتیە و بڕیاری ئێران دوای پێشات و ڕووداوەکان یەم دوای عێراق هاتووە بۆەوەی سەر لە نوێ پێداچوونەوە بکەن بە پرۆسەی سیاسی لە وڵاتەدا کە بۆی سیاسەتەکانی مالیکی و دووچاری پاشەکشەی زۆر بۆتەوە و ئەو هەنگاوانەی مالیکیش لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا بە سەرپەرشتی قاسم سلەیمانی ئەنجام درراوە. لە وتارێکی تردا کە لە سایتی دەنگی عێراقدا بڵاو کراوەتەوە عیماد عەلی نووسەری وتارەکە نووسیوێتی گۆڕینی قاسم سلەیمانی بە حسێن هەمەدانی بۆ وەرگرتنی دۆسیە عێراق هاوکات بوو لەگەڵ دوورخستنەوەی نووری مالیکی لە وەرگرتنی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ جاری سێم. هاوکات لەگەڵ بوونی ئەو زانیاریانە لەسەر گۆڕینی قاسم سلەیمانی بە حسێن هەمەدانی بۆ سەرپەرشتیکردنی دۆسیەی عێراق تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران بە فەرمی ئەو گۆڕانکاریەی ڕانەگەیاندووە. ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەرپرسیارەتی تەقینەوەکانی شاری هەولێر و کەرکووکی گرتە ئەستۆی خۆی و ناو کەسانەشی ئاشکرا کردووە کە لە تەقینەوەکاندا خۆیان تەقاندوتەوە. بە گوێرەی ڕاگەیەندراوێک لەسەر تۆڕی کۆمەڵایەتیەکان کە بەناوی ویلایەتی کەرکووکی ڕێکخراوەکە بڵاو کراوەتەوە ئاماژە بۆ کراوە کە تەقینەوەکەی شاری هەولێر لەلایەن چەند کەسێک ئەوانەوە ئەنجام دراوە کە گوایە ئامانجان لە تەقینەوەکەی هێزەکانی ئاسایشی هەرێم بووە. لەو ڕاگەیەندراوەدا داعش بەرپرسیارەتی هێرسە تەقینەوەکەی شاری کەرکووکی گرتە ئەستۆی خۆی و دەڵێ کە تەقینەوەکان وەڵامدانەوەی ئەو بۆردومان و هێرشانن کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە دەکەوێتە سەر چەکدارەکانیان. هەروەها ناوی خۆکوژەکانی کەرکووکی ئاشکرا کردووە کە بەناوەکانی ئەبوو ئیبراهیم ئەڵمانی و ئەبوو ئەمنانساری ئەبوو یاسر ئەڵمانیە. ئەوارەی ڕۆژی شەممە ئۆتۆمبیلێک لە نزیک پەیمانگای تەکنیکی هەولێر تەقیەوە بەهۆی 4 کەس بریندار بوو، 3 تەقینەوەی خۆکوژی یەک لە دوایەکیش لە کەرکووگڕیاندا کە بەهۆی 18 کەس بوونە قوربانی 120 کەسی تریش بریندار بوون. شەڕ و ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە و داعش بەردەوامە و بۆی 2 تەقینەوە لە جەلەولا و مەخمور 6 پێشمەرگە بوونە قوربانی و هێزەکانی پێشمەرگە ناحەی باقرتی و چەند گوندێکیان لە قەزای مەخمور کۆنتڕۆڵ کردەوە. ئیبراهیم شەخەڵا قایمقامی قەزای مەخمور بە ئاژانس سێنادۆڵی ڕاگەیاندووە بەرەبەیانی دوێنێ هێرشی هێزەکانی پێشمەرگە لە مەحواری گوێر مەخمور بۆ سەر مۆڵگەکانی چەکدارانی داعش لە ناوچەی قەراجی سەر بە مەخمور دەستی پێکردە و جگە لە کۆنتڕۆڵکردنەوەی چەند گوندێک ناحەی باقرتی سەنتەری قەراجیش کۆنتڕۆڵ کرا. لە مەخمور پامنێریان ئارتی ڕاگەیان بۆی تەقینەوەی بۆمبێکی چێندراوە لە سنووری قەزاکە 2 پێشمەرگە بوونە قوربانی و 6 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. لە جەلەولاش بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێندرا و 4 پێشمەرگە بوونە قوربانی و پێشمەرگەیەکی تریش بریندار بوو. هێزەکانی پێشمەرگەکان توانیان ناحەی قەراج و چەند گوندێک لە ژێردەستی چەکدارانی داعش دەربێنەوە بۆ هێرشەکانیشەوە چەند پێشمەرگەیەک بریندار بوون و بۆ وتەی دانیشتوانی ناوچەکەش بەدایان چەکداری داعش بۆ هێرشی هێزەکانی پێشمەرگەوە کوژراون. ئێرە گوندەکانی سنووری ناحیەی گوێری سەر بە قەزای مەخمورە ئەو دەڤەرەی ماوەی نزیکەی 1 مانگە چەکدارانی داعش کردویانەتە مەیدانی شەڕ. شەڕێک وەک دەوترێ بەبێ هیچ هۆکارێک یەخەی هێزەکانی پێشمەرگە و خەڵکی ناوچەکەی گرتووە.
دوای ناخواردنێکی سادەی هێزەکانی پێشمەرگا ئێستا دیارە بەرەو شوێنێکی تر سەرقاڵی خۆئامادەکردن و بەرەو پێشتر بەڕێ دەکەون. پێشمەرگەکان گەیشتنا و شوێنەی کە دواخاڵی سەنگەریانە. ئەو شوێنە تەنها 2 کیلۆمەتر لە چەکدارانی داعشەوە دوورە. پاشکەمێکیش لا گەیشتنمان بەو شوێنە چەکدارانی داعش لە ڕێگەی هاوەنەکانیانەوە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەیان بردومان کرد، بەڵام هیچ زیانێکی نەبوو. جموجوڵان هەیە تقریبا ئەمڕۆ تاکوونی ئەم عسرە هیچ حرەکەتێکیان نەبوو. ئەوەی ئێستا خۆتان بە چاوی خۆتانە بینن کە 4-5 گول لە هاوانیان تێگرتین، خۆشبەختانە گول هاوانەکانیان کورتەکان نا لە ئێمە. ئێستای تر ئێمە ئامادە باشین و تا دوا دڵۆپی خوێنمان بەرگری لە خاکی کوردستانەکەین. شەو درەنگ داهات، پێشمەرگەکان هیچ تەقەیان نەدەکرد، بەڵام تا دەهات جموجۆڵی چەکدارانی داعش زیاتر دەبوو. دوجار پێشمەرگەکان لە ڕێگەی چەکە قورسەکانیانەوە وەڵامیان دانەوە. ئەوە سیارەوانە؟ ئەمە دیارە جموجۆڵی چەکدارانی داعشەوە هێزەکانی پێشمەرگە لێرەدا سەرقاڵی شەڕکردنن بەرامبەر بە چەکدارانی داعش. ئەمە دوای ئەوەی کە جموجۆڵی چەکدارانی داعش لەم بەرەبەیانە دەست یاخود بیندرا و هێزەکانی پێشمەرگە لە بەرامبەریان وەستانەوە. ئەوەی لێرەیە کەس نەخەوتووە، سەماعات هەمووی لێرەنەوە لەوێ لێتی لێرە لێتی لە خوار و لێتی. یان ئێمەش لە پێشی جەبهەکاین بەرامبەریانین بە کیلۆ مەتر و نیوێک لە ئێمەوە دوورن. ئەوەی سەحالن هامەڕەکانیانە ئیشارەت دەدەن ئەوە تۆزێ پێش ێسەش ئێمەش بە دۆشکەکە وەڵاماندانەوە. لە ماوەی 24 کاتژمێردا پێشمەرگەکان توانیان لا چەند قۆڵێکەوە هێرش بکەن و ناحیەی قەراج و چەنگوندێک لە ژێردەستی چەکدارانی داعش کۆنتڕۆڵ بکەنەوە. لەم شەڕەشدا چەند پێشمەرگەیەک بریندار بوون، لە بەرامبەریشدا بە وتەی دانیشتوانی ئەو ناوچانەی کە کۆنتڕۆڵ کرابوونەوە بەدەیان چەکدارانی داعش کوژراون. فەرمان محەممەد ئێنارتی، بەرەکانی جەنگ، ناحیەی گوێر. بەڕێزان نێراوی ئەنارتی لە خانەقین بەریوان حەسەن لەگەڵمانە بۆ گواستنەوەی دوا زانیاریەکان. بەریوان شەو باش پێمان بڵێ دوا زانیاریەکان لای تۆ چێ بۆ ئێنارتی ڕوونکەیتەوە؟ مەریوان گوێت لێمە؟ مەریوان لەگەڵ میت؟ پێچێ مەریوان گوێی لە من نەبێت تا و کاتێ و ئامادە بێ ئێمە بەردەوامە بین. یەکێتی هێزە نیشتیمانەکانی عێراق کە نوێنەرایەتی کوتلە سونەکان دەکا بەشداریکردنی لا حکومەتی نوێدا بەسەوە بە بەدیێنانی هەژدە داواکاری. لە بەرامبەریش دوای تەلافی دەوڵەتی یاسا جێبەجێکردنی زۆرێک لەو داواکارانی بە سەنگ وەسف کرد. پەرلەمانتارێک یەکێتی هێزە نیشتیمانەکان ڕاگەیاندە و داواکاریانی پێشکەش بە پەیمانی نیشتیمانی کردووە. هەژدە بڕگە لە خۆ دەگرێت کە گرنگترینیان لێبوردنی گشتی و نامەرکەزیەت و کاراکردنی ئەنجومەنی سیاسەتە استراتیژیەکانە. زەنگی دەستپێکردنی کەرنەڤاڵی پڕ لە مفاجعەی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق دەستی پێکرد و هێڵی ئاسمانی نێوان هەولێر و بەغدا پێدەچێت جارێکی تر قەڵەباڵغی بەخۆوە ببینێت. بەڵام ئەم جارە بەهۆی دۆخی نالەباری ئەمنی وڵاتەوە سیاسەتمەدارە کوردەکان پێدەچێت زۆربەی سەرنشینانی فڕۆکە مەدەنیەکان پێک بهێنن. دەی مانگی ئەیلولی داهاتوو دواماوەی حەیدەر العەبادی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراوە بۆ پێشکەشکردنی کابینەی حکوومەتەکەی بە پەرلەمان. هەرچەندە مێژووی سیاسی عێراق پڕە لە بەزاندنی ماوە یاساییەکان و درێژکردنەوەی وادەکانیان. بەغدای پایتەخت سەرقاڵی چەندین مەلەفی ئەمنی و سیاسی و ئابووریە. داعش و مەترسیەکانی لە سەروی خشتەی یەکەمی مەلەفەکانەوە دێت. دۆسیە داعش بەوتێ چاودێرانی سیاسی زۆرترین خاڵی هاوبەشی نێوان کورد و شیعە و بەشێک لە سوننەکانی لە خۆگرتووە. پێکاتە هەمە ڕەنگە تایفەگەریەکە عێراقی کۆکردوێتەوە. بۆیە دۆسەی هەڵپسێدراوی پێشمەرگە لەم کاتەدا لە سەروی مەرجوو داواکاریەکانی کوردەکانەوە دێت لە پاڵ هەر سێ دۆسەی موچە و ناوچە کوردستانیەکان و نەوتی هەناردەکراوی کوردەکان. مالکی لە دەسەڵات دوورخرایەوە و دەرفەتدرا بە عەرەبە سوننەکان بۆ خستنە ڕووی داواکارەکانیان کە بەوتەی هاوپەیمانی هێزە نیشتیمانیەکان
جێبەجێکردنی ئەو داواکاریانە سەنگی مەحەکە بۆ هاوکاریکردنی عەبادی لە پرۆسەی پێکێنانی حکومەتەکەی. 18 خاڵی سوننەکان خرایە بەردەم شیعەکان کە گرنگترینیان نامەرکەزی و چالاکردنی ئەنجومەنی سیاسەتە استراتیژیەکان و وەستاندنی دەستگیرکردنی هەڕەمەکی و دەرکردنی لێبوردنی گشتی بۆ سەرجەم دەستگیر کراوە سوننەکان. هاوپەیمانی شیعەکان تا ئێستا بە دڵێکی گەورە و باوەشێکی فراوانەوە سەرجەم داواکاری کورد و سوننەکانی وەرگرتووە. بەڵام لەگەڵەوەشدا نووسینگەی تایبەت بە حەیدەر العەبادی لە چەند کاتژمێری ڕابردوودا بە باشی زانی سەرجەم لایەنەکان بیر بخاتەوە کە دەستور هەیە و پێویست دەکات داواکاریەکان لەژێر سەقفی دەستوردا بن بەبێ ئەوەی سنووری یاسایی وڵات ببەزێنرێت. لە کاتێکدا کلیلی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق بە دەستی شیعەکاندایە، خودی شیعەکان لەناو خۆیاندا لەسەر جۆری کلیلەکە کۆک نین. ڕۆژنامە USA Today ئەمریکی گومانی خۆی سەبارەت بە توانای عەبادی لە پێکێنانی حکوومەتی نوێ خستە ڕوو ئاشکرای کرد. سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو ڕوبەڕووی دوو ئاستەنگی سەرەکی بووەتەوە. لەلایەک سەر بە حیزبی داوایە کە حیزبێکی توندڕەوە و دەبێت عەبادی میانڕەوی خۆی بسەلمێنێت و لەلایەکی ترەوە مێژووی مالکی لە 8 ساڵی ڕابردوودا سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ سوننەکان ئەرکی عەبادی لە دووبارە بەدەستهێنانەوەی متمانەی سوننەکان گەلێک قورستر کردووە. ئەو سونانەی کە بەوتەی ڕۆژنامەکە لە ئێستادا چونەتە ناو ڕێکخراوی داعش و حکوومەتی ئۆباما بەنیازە لە ڕێگەی وەشاندنی موشکی فڕۆکەکانی بۆ سەر مۆڵگەکانی داعش کۆتایی بۆ ڕێکخراوە بهێنێت بۆ ئومێدی نزیکردنەوەی سوننە عاجز بووەکان لە شیعە دەسەڵاتدارەکان و بنیادنانەوەی حکوومەتێکی بەهێز و سوپایەکی یەکگرتووی عێراقی. بەڵام بەوتەی هەندێک چاودێری سیاسی کوشتنی شیعەکان سەر بە بنکەی ئاسمانی سپایکەر لە تکریت لەسەر دەستی داعش و لە بەرامبەردا کوشتنی دەیان لە نوێشکە لە دیالە لەسەر دەستی هەندێک چەکداینە ناسراوە پێدەچێت پێشبڕکەی عەبادی بۆ پێکێنانی حکوومەتی نوێ بۆ ماراسۆنێکی درێژ ماوە بگۆڕێت. لە هۆن نەسرالدین NRT. پەرزان جارێکی تر نێراوی NRT لە خانەقین مەریوان حەسەنم لەگەڵە. مەریوان شەو باش، دوا زانیاری و گۆڕانکاریەکان لای تۆ چییە؟ مەریوان گوێت لێمە؟ مەریوان پەرزان پێچێ بۆی هەڵێکی تەکنیکی و مەریوان وەک پێویست ئامادەنە بێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر دانوستانەکانی کورد و پێکێنانی حکوومەتی عێراق. ڕێبین ڕەسوڵ چاودێری سیاسی لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵ کاک ڕێبین شەو باش لە گفتوگۆیەفتی دانوستانکاری هەرێم لەگەڵ بەغدا پێویستە کورد پێداگیری لەسەر چی بکات؟ شەوتان باش، پێویستە کورد پێداگیری لەسەر ئەو مافانە بکات کە بەپێی دەستوری عێراقی بە کورد دراوە، بە تایبەتی چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە کە لە ماوەی 8 ساڵی ڕابردووبەوەی کەم تەرخەمی سیاست مەدارانی کورد نەچوە بواری جێبەجێکردنەوە یا بەهۆی ئەوەی کە هەندێک مساومە دەکرا لەسەر هەندێک بابەتی دیکە کە بە گرنگتر دەزانرا. بە پلەی یەکەم مەسلەی جێبەجێکردنی مادەی 140 دێ وەکو مادەیەکی دەستوری کە دەبێت کۆتایی پێبهێنرێ. ئەو مادەیە پێش ڕووداوەکانی ئەو دواییانە و سەرکەوتنەکانی داعش شیعەکان و سوننەکان دەیانگوت ئەو مادەیە کۆتایی هاتووە. دوای ڕووداوەکانی 9/6 ئێمە گوتمان کۆتایی هاتووەکە و ناوچانەکەوتنەوە ژێر دەسەڵاتی خۆمان. ئێستا پێم وایە فرسەتێک دێتە پێشەوە کە دەبێت ئەم مادەی 140 بەپێی ئەوەی کە لە دەستوری عێراقیدا هاتووە قۆناغی دووەم و سێمی خۆی ببڕێ کە لە کۆتاییدا بەڕاپرسی کۆتایی دێ. بەشێکی دیکە کە زۆر گرنگە کورد پێداگیری سەر بکات جێکردنەوەی پێشمەرگەیە لە سیستەمی ئەمنی عێراقی. ئێمە ناتوانین بەو هێزەی کە ئێستا پێشمەرگەی هەمانە کە هێزێکە توانای شەڕی نییە، ڕاهێنراو نییە، چەکی باشی بەدەستەوە نییە، ئامادە نەکراوە بۆ شەڕ و بەشێک نییە لە سیستەمی ئەمنی عێراقی بتوانین ڕوبەڕووی تیرۆریستان ببینەوە، بتوانین ڕوبەڕووی ئاستەنگەکان ببینەوە. ڕێخستنەوەی پێشمەرگا بە شێوەیەکی مۆدێرن کە سوود لە چەکانە وەربگیرێت کە پێشکەش بە عێراق دەکرێت کارێکی گرنگە. خاڵێکی دیکەی کە زۆر گرنگە مەسەلەی چارەسەرکردنی یاسای نەوت و غازە لە عێراق. پێم وایە کورد دەبێت پێداگیری لەسەر جێبەجێکردنی ئەو یاسایە بک بە پێی ئەو ڕژنووسی کە لە ساڵی 2007 ئاخر جارکاری لەسەر کرا. کەواتە کاگڕێبین بەپێی قسەکانی تۆ بێت تا چەند کورد دەتوانێت ئەمانەکە بە مەرج بۆ بەشداریکردنی لە حکوومەتی داهاتووی عێراقدا؟
لە ڕاستیدا ئێمە هیچ چارەسەرێکمان نییە ئەگەر ئەو مەسەلانە دەکەینە مەرج ئێمە بۆچی دەچینەوە بەغدا خۆ ئێستا وەزعی کورد قەت لە ئێستادا خراپتر نابێ پارە نییە حکوومەتی عێراقی نزیکەی چەند مانجێکە بودجێ هەرێمی کوردستانی بڕیوە فەرمانبەران پارە وەرناگرن پێشمەرگە پارە وەرناگرێ ئێستا هەرێمی کوردستان لە حاڵەتی بەهێزیدایە وڵاتان بەگشتی هاوسۆزن لەگەڵ داخوازیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی مرۆیی و لەسەر ئاستی سیاسی هەرێمی کوردستان هەوێنی جارێکی دیکە دروست بوونەوەی عێراق و مانەوەی عێراقە بە یەکگرتووی ئەجی ئەگەر ئێمە شتمان دەست نەکەوێ بۆ دەبێ بڕۆینەوە عێراق کاتە پێ دوام جارێک کورد بە پرۆژێکی تۆکمەوە دەچێتە بەغدا کورد هەموو جار بە پرۆژەی تۆکمە دەچێتە بەغدا بەڵام بەدەستی بەتاڵ دێتە دەرەوە هیوادارم ئەو جارە ئێمە بەدەستی بەتاڵ نەینە دەرەوە لەژێر فشاری ئێرانی و چونکە ئێمە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو چەند جارێک پێکهێنانی حکوومەتی کابینەکانی یەکەم و دووەمی مالیکەی هەمان ئەو داواکاریانەمان هەبوو کە ئێستا هەمانە داواکاریەکانی کورد ئەگەر تەماشا بکەی ئێمەوە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو بەردەوام ئەو داواکاریانە دووبارە دەکەینەوە بەڵام کاتێک کە دەچینە سەرمێزی گفتوگۆ داواکاریەکان لە دەست دەدەین ئێمە لەسەر ئەرزی واقعدا وەکو کوردستان پێگەیەکی بەهێزمان هەیە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ ئێمە پێگەی بەهێزمان نییە لەژێر فشاری ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ئێران سەرکردایەتی کورد لە ماوەی 8 ساڵی ڕابردوو تەنازولی لە زۆر لەو شتانە کرد بۆ ئەوەی حکوومەتی عێراقی دروست ببێتەوە من پێم وایە ئێستا هیچ پاساوێک نەماوە بۆی ئێمە تەنازول بکەین بۆی حکوومەتی عێراقی دروست ببێتەوە ئێمە یا ئەوە تەمافەکانی خۆمان ئەوەی کە لە دەستور هاتووە بەدەست دێنین یا ئەوەتە ئێمە ناگەڕێینەوە بەغدا بەڵێ کاتە پێدوانیە لایەنەکان خەمسار بوون بەهۆی ململانەی سیاسی و تایفیۆ لە پێکێنانی حکومەدایانی بۆ خۆ دەزانی لە زروفێکی وەکو ئێستا داوای کە بەسەر عێراق و بەتایبەتی هەرێمی کوردستان هاتووە پێویست بوو لایەنەکان پەلە بکەن لە پێکێنانی حکومەتە پەلەکردن لە پێکهێنانی حکوومەت مەسلەیەکی زۆر بەو ڕادەیە گرنگ نییە ئەوەندەی جێبەجێکردنی داواکاریەکان گرنگە بەڕاستی بۆ ئێمە وەکو کورد هیچ گرنگ نییە حکوومەتی عێراقی ئیمڕۆ پێک دێ یا ساڵێکی دیکە پێک دێ گرنگ ئەوەیە چەند ئێمە داخوازیەکانی خۆمان بەدیدێنین لە 8 ساڵی ڕابردوو ئێمە پەلەمان دەکرد لە پێکهێنانی حکوومەتی عێراقی لەسەر حیسابی داخوازیەکانی خۆمان بەبێ ئەوەی داخوازیەکانی خۆمان بەدی بێ ئەو جارە من پێم وایە سەرکردایەتی کورد دەبێ مساومە لەسەر داخوازیەکانی خۆمان نەکا ئەگەر داخوازیەکانی کورد جێبەجێ نابێ ئێمە ناچینەوە بەغدا پێویستیشمان بەوە نییە بچینەوە بەغدا لەسەر ئەرزی واقع ئێمە هەین ناوچەیەکی باشمان لە بەردەستە پێشمەرگە ئێستا خۆی ئامادە کردوێتەوە یارمەتی سەربازیمان پێدەگا واتە لە هەموو بوارێک هەرێمی کوردستان لە پێگەیەکی بەهێزدایە بەڵێ کاگڕێبین لەگەڵمان بمێنەرەوە دێمەوەلات مەریوان حەسەن نێراوی نارتی لە خانقین لەگەڵمانە مەریوان شەو باش دوا زانیاری گۆڕانکاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ سڵاو پەری لێستردا لە کاژمێر نۆی ئەم شەوە هێزەکانی پۆلیسی گەرمیان هەڵمەتێکی گەڕان و پشکنینیان لە قەزاکانی چەمچەماڵ وە کفری کەلار خانەقین دەست پێ کردووە بۆ دڵنیابوون لەو ماڵە عەرەبانەی کە هاتوونەتە ناوچەکە و بە بۆنەی ئەوەی کە ئەم چوار قەزایە هاوسنوورن نزیکن لە سنوورەکانی ناوچە کێشە لەسەرەکان ئەو ناوچانێکی لە ئێستادا چەکدارەکانی داعش و گروپەکانی تر ڕوویان تێکردوون و ئەو مەترسیانەی کە ڕووی کردووەتە ناوچەکە بە تایبەت لە دوای هاتنی خێزانە عەرەبەکان کە هەندێک لەو خێزانە عەرەبانە بەشێکیان لە تۆمەتباران و داواکراوەکان بوون لە دادگاکانی عێراق لە ئێستەشدا بۆ دڵنیابوون لە دۆخی ئەمنی ناوچەکە پۆلیسی گەرمیان ئەو هەڵمەتەی دەست پێ کردووە و ئێستش عەمیدازاد بەڕێوەبەری پۆلیسی خانەقینمان لەگەڵە سەبارەت بە دوایین زانیاریەکان لەسەر هەڵمەتی گەڕان و پشکنین لە ناوچەکە قساکە بەڵێ کاکازاد ئەو هەڵمەتی گەڕان و پشکنین کە لە ناوچەکەدا ئەمڕۆ دەستی پێ کردووە ئەگەر هەندێک زانیاری لەسەر بەی جەنابوو بەڵێ بە خێر بێن سەرەتا زەحمەتتان کێشاوە دەستخۆشی لە ئەو کەناڵە بەڕێزە دەکەم بەم شەو بەم سەعاتیەکە هاتووە حازر وە لەگەڵمانە ئێمە بەڕێبەراتی پۆلیسی گەرمیان هەستاوە بە هەڵمەتێکی گەڕان و دانانی چەند خاڵی پشکنین لە سەرجەم سنووری گەرمیاندا بەسەر پەرشتی عەمید محەممەد بەڕێبەری پۆلیسی گەرمیان دەستمان پێ کردووە ئێمە وەکو خۆمان کە لە خانەقین بەشی پۆلیسی خانەقین سەر بە گەرمیانین دەستمان کردووە لە سەعاتنەوە بە دانانی چەند خاڵێکی پشکنین لە ناوچەکە و کۆنتترۆلی سیارات و هاوڵاتیان و داواکردن هەویات لە هاوڵاتیان و بە تایبەت
کۆنتترۆلی ئەو منتەقانە کە ئاوارەکانی جلۆلا و سعدیە و شارمان هیچ حاڵەتێکی ناسایی بەدی کراوە لەو هەڵمەتی گەڕان و پشکنیانی ئێوەدا بەڵێ چەند سیارەیەکی بێمۆڵەتمان دەستگرتوە بەسەر چەند سیارێکی بێمۆڵەت چەند هاوڵاتیە کە هەویات و مستەمسەکاتیان پێ نییە بردومانە بۆ دایرە بۆ ئەوی تاکیدکەین لە دوایی لە وەزعیان ئەگەر هەویات و شتیان هێناوە لە ماڵەوە بۆیان ئەوە بەڕەڵاکردن ئەگەریش نەبوو مستەمسەکاتیانەوە درێ بەدادگاو ئێوە ئەتوانن بڵێن ئەو ماڵە ئاوارانەی کە هاتوونەتە ناوچەکە پشکنینیان بۆ سەلامەتی خۆیان پشکنینیان بۆ بکەن بەڵێ وا دیارە ئەوانە کە هاتوون لە ناوچەی سعدیە و جەلۆلاوانە تیانە بەڵکو تیانە داواکراوە لە دادگاد تیانە گومان لێکراوی تایە بۆ سەلامەتی منتەقەکە بۆ ئەمن ئاسایشی منتەقەکە ئێمەش هەستاوین بۆ ئۆپراسسیۆنە لە ناوچەکە بۆی کۆنتترۆلی ئەو منتەقە بکەین بزانین ئەوانێت تیانە تۆماتباریان تایە یعنی ئەوترێت تەندێک لەو ماڵە عەرەبانەت چەند لە قەزاکانی کەلار و کوفری چە گیراوە لە ماڵە عەرەبەکان شتی وا ئەکرێ پشڕاستی بکەیتەوەمە بەر لە سعاتێ پەیوەندیم کرد بە بەڕێبەری پۆلیسی گەرمیان حەمید محەممەد وا بزانم لە چەند لە کفری و یا لە کەلار بوو دەستیان گرتووە بەسەر چەند چەکێک و چەند ئۆتۆمۆبیلێکی بێڕەقەم بەڵێشتووە هەیە لا ئێمە وا نەبووە یعنی دەستمان گرتووە بە چەند سیارەیەکی بێمۆڵەت و چەند هاوڵاتیە کە مستەمسەکاتیان پێ نییە ئەسوڕێنەوە لە ناو شار سەرکەوتوو بوون و دەستان خۆش بێ بەڵێ پەری سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت کاگڕێبین جارێکی تر دێمەوە لای تۆ پێت وایە بارودۆخی ئێستای ئەراکاری گەری دەبێت لەسەر پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا؟ بێگومان بارودۆخی ئێستا فشارێکی دروست کردووە بۆ سەر هەموو لایەنەکان کە هەوڵ بدەن زۆرتر لە یەکتر نزیک بکەونەوە دەرکەوت هەر لایەک بۆ خۆی بەتەنیا ناتوانێت لە عێراقدا بژی ئەگەر هەموو لایەنەکان بەیەکەوە کار نەکەن تەنانەت بەرەنگاربوونەوەی داعشیش ئەگەر بە پلانێکی هاوبەشی عێراقیانە نەبێ بەسەر تاسەری ئاسان نییە نەشیعەکان بتوانن لە عێراق حکم بکەن نەسونەکان بتوانن خۆیان بپارێزن نە کوردەکانیش بتوانن خۆیان بپارێزن بۆیە لە سەر ئەرزی واقعدا دەرکەوت کە دەبێ هەموو لایەنەکان بەیەکەوە بن بەڵام ئەو فشارش زۆرێک لە جۆرەکان نابێ بە خراپی بۆ سەر هەرێمی کوردستان بکەوێتەوە واتە ئەوە بەرپرسیارەتی لایەنی شیعەیە کە بەرپرسیارن لە پێکهێنانی حکوومەت نەوەکو لایەنی کوردی لایەنی کوردی ئێمە داخوازی خۆمان هەیە دەبێت ئەو داخوازیانە جێبەجێ بکرێ و داخوازیانە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو دوو جار جێبەجێ نەکران ئێمە ڕەنگە ڕێکەوتنمان کردبێ ڕەنگە لەسەر هەموو شتێک ڕێکەوت بین بەڵام لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ نەکرا بۆیە من پێم وایە هەرێمی کوردستان جارێک کە نابێ بکەوێتەوە ناو ئەو داواکاریەکانی قبول بکرێ بەبێ ئەوەی لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ بکرێ. بەڵێ کاگڕێبین بۆ خۆ دەزانی کە لە خولی دانوستانەکانە کورد لەگەڵ لایەنە عێراقیەکان بە دوو جەولە بەڕێوە دەچێت ببوورە لە جەولەی یەکەمدا ڕاو بۆشوونی لایەنە عێراقیەکان وەردەگیرێت و دواتر وەفتی دانوستانکار دێتەوە ئێرە لەگەڵ لایەنی حەزبی و حکومی تاوتوی ئەو بۆچوونە دەکات هەتا ئێستا تاوتوی و بۆچوونانە گێنراوتە پەرلەمان تا پەرلەمانیش بەشدار بێ لەو بۆچوونی لایەنە عێراقیەکاندا پەرلەمانی کوردستانە بەڵێ نەخێر لەبەر ئەوە هێشتا وەفتی دانوستانی کورد کە ڕۆشتۆ هێشتا کۆبوونەوەکانی تەواو نەبوو من پێم وایە ئەمڕۆ کۆبوونەوەکانی تەواو دەکات لەگەڵ لایەنەکان هێشتا نەگەڕاوەتەوە بۆی مشاوەرە لەگەڵ سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان بکە و من پێم وایە میکانیزمەکە بەو شێوەیە بەڕێوە ناچێت چونکە کاتە دەستوریەکە ماوەیەکی کەم ماوە ناکرێت لایەنەکان لەسەر داخوازیەکان ڕێک بکەون و بێتەوە پەرلەمان کاتە ئێستا پەرلەمانی کوردستان و داواکاریشی پێشکەش نەکردووە پەرلەمان ئاگاداری چوونی ئەو وەفدەیە ئاگاداری داخوازیەکانە چونکە ئێمە 90 خاڵەکەی کە لە 4 ساڵی ڕابردوو دەبووە جێبەجێ بکرێ ئەوە کراوەتەوە پێوەری ئەساسی بۆ قسەکردن لەسەر وتوێژەکان بەڵام وردەکاریەکە نەهاتۆتەوە کوردستان چونکە هێشتا وەفدی دانوستان نەگەڕاونەتەوە یاوەتە ئیم شەو دەگەڕێنەوە یا بەیانی دەگەڕێنەوە دوای ئەوەی دانیشتەکانیان تەواو دەبێ اینجا کە دەشگەڕێنەوە یەکەم جار دەبێ لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کۆ بنەوە تواتۆی ڕاوبۆچوونەکان بکەن اینجا دواتر ئەگەر بە راپۆرتێک بنێرێ بۆ پەرلەمان یا سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەت یا سەرۆکی وەفدی دانوستان بێتە پەرلەمان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان کۆ بێتەوە ئەو ئیجراعاتە کاتی زۆری دەوێت من پێم وایە ڕەنگە ئەوە جێبەجێ نەکرێ بەو شێوەیە
هەر پەرلەمانی لێ ئاگادار دەکرێتەوە یان ڕاوبۆچوونی پەرلەمانتارانیشی لێ ئاگادار دەکرێتەوە کاک ڕێبین؟ من پێم وایە سەرۆکی فراکسیۆنەکان زۆرتر معنین بەو مەسەلەیە نایەتە ناو پەرلەمان بکرێتە پرۆژە بڕیار و دەنجی لەسەر بدرێت چوو کاگە بێتە پەرلەمان دەبێت دیسان وەکو پرۆژە یاسا پێشکەش بکرێت خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ بدرێتە لێژنەکان خوێندنەوەی دووەم کاتی ماوەی دەستوریش ئەوەندە لە بەردەستدانیە و دواتریش سەرۆکی فراکسیۆنەکان نوێنەرایەتی کوت لە سیاسەکان دەکەن نوێنەرایەتی حزبە سیاسەکان دەکەن لەبەرەوە کاتی حزبە سیاسەکان مەکتەبی سیاسەکان لە دەرەوە ڕێککەوتن وەکو جۆرێک لە پرۆتۆکۆل ڕەنگە بێتەوە پەرلەمان و جۆرێک لە پرس بە پەرلەمان بکرێ ئەگەر کات هەبێ ئەگەر کاتیش نەبوو بێگومان پێویست بە پەرلەمان ناکات پرس بە پەرلەمان ناکرێت. زۆر باشە کاتە گفتوگۆی کورد و لایەنە عێراقیەکان تا چەند پێویستی بەلایانی سێمە تا چاودێر بێ بەسەریانەوە؟ بێگومان لایەنی سێم زۆر پێویستە بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکان وەکو بەشێک لەوە و تەنانەت هەندێک زەماناتی نێودەوڵەتی وڵاتانی دیکەش وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا کە بەشێکن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هاوکاری کوردیان کرد من پێم وایە دەبێت کورد پێداگیری بکالەکە ئەو هەر جۆرە ڕێکەوتنێک بۆ پێکهێنانی حکوومەت دەبێت کاتێکی زەمەنی دیاریکراوی بۆ دابنرێ لە ماوەی دیاریکراویشدا جێبەجێ بکرێ خۆ ئەوە تەجروبەی سێممان دەبێت ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەگەر ئەو بڕیارانە جێبەجێ نەکرێ من پێم وایە ئەو کاتە دەکرێت ئێمەش قسەیەک لەسەرەوە بکەین بە یەک جاری نەوەکو بە تاکتێکی سیاسی هەم وەزیرەکان بگەڕێنەوە هەرێمی کوردستان هەم پەرلەمانتاران کار لەسەر پرۆژەی خۆمان بکەین بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و بۆ ڕاوەرگرتنی خەڵک لەوەی کە ئایا ئێمە دەتوانین بەو شێوە سیاسیە لەگەڵ عێراقدا بمێنینەوە بەبێەوەی بافەکانی خۆمان بەدەست بێنین یاننا. کاک ڕێبین وەک چاودێرێکی سیاسی پێت وایە لە کاتی دەستوریدا عەبادی دەتوانێت حکوومەتی نوێی عێراق پێک بێنێت؟ پێم وانە عەبادی بتوانانی لە کاتی دەستوری خۆیدا چونکە هەم کاتەکە کەمە هەم کێشەکان زۆرن لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوو بەشی زۆری کێشەکان لە نێوان کورد و شیعە و سونە بوو بەیەکەوە واتەڵێن کورد و عەرەب ئێستا ئەو جارە داواکاریەکانی سونە لە داواکاریەکانی کوردیش ڕەنگە قورستر بێ لەبەر ئەوە هەر ئاسان نیە داواکاریەکانی سونە جێبەجێ بکرێت چونکە بەشێک لە داواکاریەکان لە دەرەوەی دەستوریشە دەبێت ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرێت جارێکی دیکە بێتەوە پەرلەمانی عێراقی لەوێ قسەی لەسەر بکرێ اینجا داخوازیەکانی کورد دێتە پێشەوە لەبەرەوە من پێم وایە پێکهێنانی حکوومەتە ڕەنگێک ماوەیەکی زۆر بخایەنێ تەنانەت هەندێک لایەنی شیعەش بۆ ئەوەی بربەست دروست دەکەن لە بەردەم دروستکردنی لێک تێگەیشتن لە نێوان کورد و سونە و شیعە بۆەوەی حکوومەتەکەی مالکیش عمری درێژتر بێ. زۆر باشە بە بڕوای چاودێران خاڵی لاوازی کورد لە ڕابردوودا یەک دەنگ نەبوونی بوو یعنی بۆم خولەی ئێستا تا چەند یەک هەڵوەسی لایەنە کوردیەکان پێویستە کاک ڕێبین؟ من پێم وانییە خاڵی لاوازی کورد یەک دەنگ نەبوونی بوو چونکە ئەگەر ئێمە لەناو کوردستانیش یەک دەنگ نەبوو بین بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە بەرامبەر بە بەغدا یەک گوتارمان نەبووە چونکە داخوازیەکانی کورد لە بەغدا یەک داخوازیە لە ڕاستیدا کێشەی کورد لە دانوستاندندایە لە مفاوەزاتدایە کورد لە مفاوەزات زۆر سەرکەوتوو نەبووە بەردەوام ئێمە لە کاتی دانوستانەکاندا شت لە دەست دەدەین بە جیاتی ئەوەی شت بەدەست بێنین زۆر بە نیازی پاک دەڕۆینە پێشەوە بە دوو بەڵێن بە دوو شت ئامادە دەبین ڕازی دەبین بگەڕینەوە هەرێمی کوردستان و بڵین کە ئێمە شتمان بەدەست هێناوە لەبەرەوە من پێم وایە وەفدی دانوستانی کورد دەبێ واز لەو دڵ سافیە بێنێ واز لەوە بێنێ کە بەنیەت چی دەکرێت یا چی ناکرێت واز لەو قسە خۆشانە بێنێ کە هەموو جار بۆمانیان دەکرد دەبێت لەسەر ئەرزی واقعدا زەمانات وەربگرین و بەڕاستیش هەر لە کاتی مفاوەزاتەکانیش دەبێت هەندێک هەنگاو بڕۆینە پێشەوە بۆ نمونە دەبوایە وەفدی دانوستان نەڕۆنە بەغدا پێش ئەوەی حکوومەتی عێراقی بودجێ هەرێمی کوردستان بنێری ئەوە یەکێکە لەو کەم و کوڕیانەی کە لە وەفدی دانوستاندا هەیە لە ئێستادا کەواتە وەزارەتە سیادیانە ئەو وەزارەتە سیادیانە تا چەند گرنگە کە کورد پێداگیری لەسەر بکات؟ لە ڕاستیدا قورسایی کورد لە عێراق نە بە وەزارەتی سیادیە نە بە وەزارەتەکانی دیکە قورسایی سیاسی کورد لەسەر ئەرزی جوگرافیا و لەسەر ئەرزی واقعدا هەیە ئێمە لە هەرێمی کوردستان لەسەر وەکو جوگرافیا وەکو دانیشتوان بوونمان هەیە ئەگەر ئێمە بەشدار نەبین لە هەر حکوومەتێک لە بەغدا ئەو حکوومەتە نابێتە حکوومەتێتی شەراکە حکوومەتێکی لاواز دەبێت شەرعیەتی نێودەوڵەتیش بەدەست ناهێنێ بەو شێوەیە و دەبێتە هۆی دابەشبوونی عێراق لەبەر ئەوە عێراق زۆرتر پێویستی بە بەشداری ئێمە هەیە لەوەی کە ئێمە پێویستمان بە بەشداری هەبێ چەند کەسێک دەڕۆنە ئەوێ دەبنە وەزیر
پۆست و پلە و پایە وەردەگرن ئەوە هیچ لە واقعی کوردستان ناگۆڕێ یا هەرچ وەزارەتێک وەربگرین لە واقعی کوردستان ناگۆڕێ ئێمە لە ناو کوردستان بەهێزین ئێستا هەموو لایەنەکان ڕێککەوتون حکوومەتێکمان هەیە پەرلەمانێکمان هەیە ڕوئیایەکی هاوبەشمان هەیە بەوەی کە چۆن لە بەرامبەر عێراقدا کار دەکەین گرنگ ئەوەیە وەفدی دانوستان سازش نەکا لەسەر داواکاریەکانی کورد ڕازی نەبێ بەوەی داواکاریەکانی کورد بۆ چەند ساڵی دیکە دوا بخرێ ئەوە خاڵی بەهێزی ئێمەیە نەوەکو پۆستی وەزارەتێک و چەند وەزارەتێکی تر کاتەوە کێشە یاساییەکانی هەرێم و بەغدا چین کێشە سەرەتاییەکان کێشە یاساییەکانی هەرێم و بەغدا کێشە ئێستایەکان هەموو ئەو کێشانن کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی 8 ساڵی ڕابردوو ئێمە بەردەوام دوامان دەخست ئێمە بەردەوام ئەو کێشانەمان تەجیل دەکرد لەژێر فشاری ئێران و ئەمریکا و لەژێر فشاری وڵاتانی دیکە من پێم وایە سیاسەتمەدارانی هەرێمی کوردستانیش دەبێت ئێستا واقعبین و ڕاستگۆ بن تەنانەت لەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەگەر داواکاریەکانی کورد جێبەجێ ناکرێت دەبێت ئێمە بەڕاستە و خۆ بە ئەمریکا و بە ئێرانیش بڵین داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ئێمە دەگەڕینەوە ڕاپرسی دەکەین لە خەڵکی کوردستان دەپرسین ئایا ڕازی دەبن سازش لەسەر مافەکانی خۆمان بکەین بۆەوەی بڕۆینەوە بەغدا عێراقێکی بەهێز دروستکەین پاشی 2-3 ساڵی دیکە ئەجە هێرش بکاتەوە سەرمان جارێکی دیکە سوپا بجوولێنێ هێزی دزلە بجوولێنێ هێزی جەزیرە بجوولێنێ لەبەرەوە من پێم وایە بەهێزترین کات ئێستا لە بەردەستی سەرکردەکانی هەرێمی کوردستانە شەقامی کوردیە کە بەردەوام لە ماوەی ڕابردوو فەرامۆش کرابوو دەکرێت لە ئێستادا فەرامۆش نەکرێت ئەو شەقامە ڕۆڵی هەبێ لە پاڵپشتیکردن لە سیاسەتەکانی هەرێمی کوردستان کاتە حکوومەت یارەمە بێت چی بکات بۆ چارەسەرکردنی و کێشانەی لەگەڵ بەغدایە حکوومەت یارێم دەبێت پێداگیری لەسەر مافەکان بک بە هیچ زۆرێک سازش نەکا وەفدی دانوستاری کورد دەبێ وەفدێکی تند و تۆڵ و بەهێز بێ یەک ڕوئیامان هەیە ئێمە یەک بینینی هاوبەشمان هەیە بۆ ئەوەی کە جارێکی دیکە عێراق دروستکەینەوە عێراق ئێستا بەفعلی پارچە پارچە بووە ئێمە سنوورمان نەماوە لەگەڵ شیعەکان سنووری ئێمە لەگەڵ دەوڵەتێکی ئیسلامیە کە ئێستا لەسەر ئەرزی واقعدا حکم دەکا لەبەر ئەوە دەبێ بزانین ئێمە چمان دەست دەکەوێت بۆی عێراق دروستکەینەوە بەرژەوەندی چی تێدایە بۆ ئێمە جارێکی دیکە عێراق دروست بکەینەوە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کار لەسەر ئەوە بکات دەبێت هاوپەیمانەکانیشمان لەوە تێبگەن دەبێت شیعە و سونەکانیش لەوە تێبگەن ئەگەر ئێمە بگەڕینەوە عێراق جارێکی دیکە کە ئێستا لە عێراق جیابووینەتەوە بە فعلی لەسەر ئەرزی واقع و بە جوگرافیا چیمان دەست دەکەوێت بۆ بە بەلاش بگەڕینەوە سەر عێراق ئەگەر ئێمە شتێکمان دەست نەکەوێت کاگڕێبین ڕۆڵی ئێران لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا چی دەبێت یادی بەتایبەت ئێستا کە دەنگۆی و هەیە کۆماری ئیسلامی ئێران دۆسی عێراقی لە قاسم سلێمانی وەرگرتوتەوە ئێران یاریزانێکی سەرەکیە لە پێکهێنانی هەموو حکوومەتەکان لە عێراقدا تەنانەت لە ئیدارەدانی وەزعی سیاسی عێراقیشدا لە ڕاستیدا دەتوانین وا بڵین ئەوەی لە بەغدا حکم دەکا نوێنەرێکی ئێرانیە نەوەکو کەسێکی عێراقی چونکە هەموو بەرژەوەندی ئێرانی دەپارێزێ هەموو سیاسەتی عێراق لە ماوەی 8 ساڵی ڕابردوو پاراستنی بەرژەوەندیەکانی ئێران بووە بە دەرەجەی یەکەم لەبەرەوە بەرژەوەندی عێراقیش کراوەتە قوربانی لە پێناو بەرژەوەندی ئێرانی بۆیە عێراق بۆ ئێران زۆر گرنگە بە تایبەت لەو ڕەوشەی کە ئێستا داعش پێشکەوتنی بەدەستهێناوە خاچێکی گەورەی بەدەستە سوپایەکی بەهێزی هەیە دوور نییە لە داهاتوودا ئەگەر ئەو ڕەوشە بەردەوام بێ حکوومەتی عێراقی ئەوە بەلاوازی بمێنێتەوە بە پارچە پارچەی داعش ببێتە هەڕەشەی ڕاستە و خۆ بۆ سەر ئێران لەبەر ئەوە ئێرە خاڵی پێشەوەی بەرگری ئێرانیە لە مەسلحەتەکانی خۆی لە بەرژەوەندیەکانی خۆی با ئەومان لەبیر نەچێ ماوەیەک پێش ئێستا بۆ ئێرانیەکان دەیانگوت هێڵی بەرگری ئێرانی لە بەیروتەوە دەست پێ دەکاتە لبنان و سووریا و عێراق هێڵی بەرگری ئێرانین لەبەر ئەوە ئێران بەرژەوەندی زۆری هەیە لەوەی حکوومەتی عێراقی پێک بێ کوردەکان بڕۆنەوە لە بەغدا بەشدار بن سونەکان بەشدار بن لە پرۆسەی سیاسی کەواتە ئەگەر بۆ ئێران گرنگە دەبێت ئێمە ئێرانیەکان لەوە تێبگەینن کە داخوازیەکە جێبەجێکردنی داخوازیەکانی ئێمەش بەو ڕادەیە بۆ ئێمە گرنگە ئەجینا عێراق ناتوانێت سەرکەوتوو بێ کاگڕێبین باست لە پێشکەوتنی داعش کرد لە عێراقدا کەواتە پێ دوای پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ئەتوانێت مەترسیەکانی داعش کەم کاتەوە بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق پێک بێ پێکنێ مەترسیەکانی داعش لەسەر عێراق کەم نابێتەوە داعش لەسەر ئەرزی واقعدا بەهێزە چەکداری ڕاهێنراوی باشی هەیە چەک و تەقەمەنی باشی هەیە من پێم وایە داعش بۆ ماوەیەکی زۆر لەو ناوچەیە دەمێننەوە چونکە بمانەوێ نەمانەوێت سیاسەتە فاشیلەکانی شیعەکان و نووری مالیکی بەرامبەر بە سوننا وای کردووە ناوچە سونیەکان بەگشتی ببنە باوەشێک بۆ داعش ئێستا هەموو عەرەبێکی سوننا پێی خۆشترە
لە ژێر فەرمانی داعشدا بێنەوەکو لە ژێر فەرمانی شیعەکاندا بێ ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕابردوو ڕویان دەدات چەساندنەوەی هاوڵاتیانی سونە عەرەبی سونە لە عێراق هەموو بۆتە هۆی ئەوەی کە داعش دروست ببێ لەبەرەوە من پێم وایە سونەکان ئێستا سەرڕای ئەوەی لە ژێر حکمی داعشن بەڵام زۆر جار هەست دەکەن ئازادتر و بەختەوەرترن لەو کە لە ژێر دەستی شیعەکاندا نەبن چونکە ئەو سوکایەتی سوپای عێراق بە سونەکانی دەکرد بە تایبەتی لە تکریت و لە مووسڵ لە دنیادا کاریوان نەکراوە بەرامبەر بە کەواتە کاگڕێبین دوای حکوومەتی نوێ چارەنووسی داعش هەر لە عێراق و ناوچە سونەنشینەکان ئەمێنێتەوە یاخودنا داعش لە منتیقە سونەنشینەکان دەمێنێتەوە ڕەنگە بە ناوی داعش نەمێنێتەوە بەڵام کۆمەڵێک 13 تا 15 گروپی چەکداری تیکە هەن کە بتوانن ئەو ناوچانە بەڕێوە ببن و داعش ئێستا لەو ناوچانە ئیدارەی دروست کردووە خەڵکێکەن ئیدارەی وڵاتەکە دەکەن کۆنە بەعسیەکانیان هێناوەتەوە کە خیبرەیان هەیە لە ئیدارەدانی دەوڵەت لەبەر ئەوە مەسەلەکە ناوی داعش نییە ڕەنگە ناوی داعش نەمێنێ بەڵام کۆمەڵێک گروپی دیکەن کە ئامادەنین تەنازول لەو منتیقەیە بکەن تاکە چارەسەر ئەوەیە کە دەبێت سونەکان وەکو هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراالیان هەبێ سوپایەکیان هەبێ بتوانن بەرگری لە خۆیان بکەن پەرلەمان و وەجلیسێکی وزەرایان هەبێ بە شێوەیەکی فعلی دەبێ عێراق ببێتە سێ یان چوار هەرێم ئەو سێ چوار هەرێمە بتوانن لە نێوان خۆیاندا هاوکاری بکەن اینجا عێراق دەتوانێت جارێکی دیکە بگەڕێتەوە وەکو عێراق ئەجینا عێراق لە ئێستادا لە ماوەی چەند ساڵێکی داهاتوش بەو ڕەوشە بەردەوام بێ کۆتایی پێدێ سونەکانی ژواز ناهێنن تا نەگەنە ئەو مافانەی کە دەیانەوێ ناهێنن نە ئێمە بەحەسینەوە نەشی عەش بەحەسێنەوە کاگڕێبین دوا پرسیارم زۆر بە کورتی تەقینەوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بۆ نمونە بەعقوبەکە زیاتر لە 7 کوژراوی لێکەوتەوە هیچ کاریگەریەک لەسەر دواکەوتن و پێکێنانی حکوومەتی نوێ عێراق دەبێت یاخود ناچکە بە کورتی لەبەرەوەی کاتم نەماوە کاردانەوەی لەلایەن سونەکان دەبێت بۆی بتوانن عەتفی شارع وەرگرن بەڵام کاریگەری نابێت لەسەر دروستکردنی حکوومەت ڕێبن ڕەسوڵ چاودێری سیاسی سپاس بۆ جەنابە کە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵمان بوویت کانتان پێشکەشکرا لە بەختەوەریا بەجێتان دەڵێن